بلبنان بردوامتنا برنامج بين باش كردستان ديال مشارة ميادوم مشاركة صايبتك والسر عظية هذا بروجيك هاتي انجام كواجي بروجي جبوي عندنا نامين عظينا كو امزان اف بروجي تشوا دسانجي اف نامين آویچنه و چهاته نگهاندن ام چهاته دیگهن اشبو وچنده من مفانداریا پروین حمام میاکو پری حمام میرزا کریه کو راهنر دوباره و گر خصنا توانا شراکانی مروف زور بخیر بین پریخان اگر یکم جار بس لپروژه کم مثلا نامکانی آو چین پروژه کی او چیون بستان چیل پروژه دست پروژه سپاس با میواداری کردن بخیر ئێمە پرۆژەکەمان لە ژێر ناونیشانی بڵاوکردنەوەی ئاشتی و ئارامی و خۆشەویستیە گەیاندنی نامەکانی ئاوە ئێمە خۆمان گروپێکمان هەیە گروپەکەمان گروپی نامەکانە هەر جاری و نامەی بڵێن شتێکی سروشت ئەگەیەنین سەرەتا کە گروپەکەمان دامەزران ئیشمان لەسەر گەیاندنی نامەکانی وزە کرد نزیکەی یان پرۆژەکانمان درێژخایەنەوە نیە هەر چالاکیەک بکەین و ئیتر کۆتایی پێبێنین مەبەستمانە ئەو زانیاریانەی کە بڵێن لە هەر بوارێکا بێ دەزانین سوود بە هاونیشتیمانمانە گەیەنێ دێمە بەردەوام بین لەسەری سەرەتا زەمان نامەکانی و زەمان بە خەڵکیە گەیان و لە ڕێی کۆڕوسی بینارەتەکان و کە ئەنجامانەیە ئێستا نامەکانی ئاوا گەیەنین ئەو کۆمەڵێ نامی پێیە بۆ خەڵکی لەبەرەوەی ئەو خۆتان نەزانن ئەو زمانی نییە توانای ئەوەی نییە گفتوگۆ لەگەڵ ئینسان مرۆڤ بکات بەڵێ ڕەنگی نییە لەبەرەوە ئەبێ ئێمەی مرۆڤ هەستین بە گەیاندنی نامەکانی کۆمەڵێ نامەی جوانی پێەیە ئەوێت مرۆڤەکان یعنی ئاشنایەتیان لەگەڵ نامەکەیە هەبێت ئێمەش لە ڕێی پرۆژەکەمانەوە پرۆژەکەشمان بریتیە لە چی ئێمە لە پرۆژەکەمان ئەیبینە هەموو قوتابخانەکان ئەیبینە زانکۆ و پەیمانگاکان ئەیبینە نەخۆشخانەکان هەر شوێنێک یعنی بزانین قەرەباڵخێکی لێیە و خەڵکەکەی ئیسفادەکات ئێمەی گێڕێنین نامەکان مەبەستی زیاتر بەورتر قسە بکەین ینی مەبەستەوەیە ینی بۆ نێوە باس لە سوودەکانی ئاو دەکەن یان باس لە پاراستنی سامانی ئاو دەکەن یان نامەکانی ئەو مەبەستن لە چییە؟ بەڵێ ئێمە نامەکانی ئەو مەبەستمان لەوەیە ئێمە زیاتر ئیش لەسەر کریستاڵەکانی ئاوەکەین ئەگەر ورتر باسی بکەین لە کریستاڵەکانی ئاوە کۆمەڵێ نامەی جوانی تیا هەیە ینی بۆ نمونە تۆ کە کاتێ پەرداخێک ئاوت داناوە ئەتەوێ بیخۆیتەوە ئەم پەرداخە ئاوەکەی بە دەستە و ڕێزێکی لێنیت و بە ئاوەکە ئەڵی چەنم خۆشەوی یاخود چەنم حەز لێتە بە ئاوەکە کللتوری ئاو خواردنەوە بەڵێ ئێمە لەوەکەین کە ئێمە ئیساودە چۆن مامەڵە لەگەڵ ئاوا بکەین ینی چۆن ڕێز لە ئاو بگرین قەدری بزانین ئەگەر ڕێزمان لێگرت قەدریمانزانی چ کاریگیری بەڵێ ئێمە لێرە وێنەمان هێناوە کە کاتێک تۆ کە کاتی ئاوێکە خۆیتۆ ئەگەر وشەی ئیجابی ئەگەر پێشی نەڵیت بە ئاوەکە بەس تەنها لە ناو مێشکتە ئامادە باشی هەبێ ئەو وشەیە کریستاڵەکە دوێنەیەکی جوانت پێبەخشێوەکو ئەم لەم وێنە ناوەندی بەڕوحەوە هەیە تۆ لە ناختەوە شتێک بە ئاوەکاڵی ئاوەکەش لێتی ئێگایان بەڵێ خۆی ئاو هەر وەکو چۆن ئینسان پێنج هەستی هەیە بیسەرە بینەرە ئاویش بە هەمان شێوە ئەو توانای بینینی هەیە بەڵێ توانای بیستنی هەیە توانای جۆگرتنی هەیە اینجا یادگەی هەیە ئەمە ببینن بەڵێ ئێمە زیاتر ناتوانین کریستاڵەکانی ئاو بینین ئمە تەنها ئاوەکە بینینی شلەیەکە مادەیەکی شلە و ئەخۆینەوە بۆی توینوەتیمان پێی بشکێت بەڵام نازانین ئێمە کە کاتی ئاوێک ئەخۆینەوە گەروشیی جوانمان ئاراستە کرد بێ ئەو نش جوانە داخلی ناو جەستی خۆمانیەکەین بەڵێ مەبەستان بۆ نمونە لەم پەرداخی کە چەند پەرداخی پێناوە لەگەڵ خۆت کۆمەڵ شدانی نووسیوە ئاشتی ئارامی خۆشەویستی لێبوردەیی بەخشندەی سوپاسگوزاری گەشتبینی مەبەستە یان ئەم شانە بەکاربهێنرێ لە کاتی خواردنەوەی ئاوا یاخود ئامادە سازێکی ڕۆحی بکەین کاتی ئاو دەخۆینەوە یان چۆن ئێمە حەوشەمان نووسیوە لەسەر پەرداخەکان تەبێ هەموو مرۆڤێک حەو بنکەی وزەی هەیە هەر بنکەیەک لەم بنکانە پێویستی کە بە وشانە هەیە بۆ ئەوەی وزەی هاوسەنگ بێت چکای ئینسان بەردەوام شەپۆلەکانی وزەی لە بەرزبوونەوە و نزمبوونەوەیە یعنی چکای وزە یەک ئاز نییە یعنی تۆ کە کاتێ وزەدنا هاوسەنگە بێ پێویستە بێت لە وشانە هەیە بۆ هاوسەنگ بوون یعنی بۆ نمونە من لە حاڵەتی تووڕەییام کە کاتی ئینسان تووڕەیە بێت ئەو بنکەی کە تایبەتە بە تووڕەیی وزەی ناهاوسەنگ و شڵەژاوە بێ ئیجابیاتی هەیە ینی وشەی ئیجابی پێڵێ ئیجابیە بێت وشەی سلبیە بێت بەڵێ ینی ئاو لە ڕێی وزەوەیە وشەکان وەرەگرێت ئەوە نییە بڵێ ئاو خۆی چابی هەبێ وەکو ئێمە مرۆڤ ببینێ لەسەر وزە ئەم تابلۆەتان وابزان لەسەر وزەیە بەڵێەوە چمانە
ئەگەر کاژین بەرزیکەیتەوە کامێرەکە ئەمە مانای ئەمە چیە؟ بەڵێ ئەمە خۆی لێرە ئێمە حەوبنکەکەی وزەیە دەربان خستووە لەگەڵ شەپۆلەکانی وزەیانی بە چوار دەوری هەر یەکێک لە ئێمەی مرۆڤ حەو بەرگە هەوایی وزە هەیە بە چوار دەوری گۆی زەویشا بە هەمان شێوە لە گەردیلەی ئەساسی پێکهاتەی هەر یەکێک لە ئێمە یعنی هەموو بوون خۆمان نەزانین لە گەردی لە دروست بووە گەردی لەش حەو خولگەی وزە بە چوار دەوریا هەیە یعنی هەموو شتەکان حوتین ئەم حوتیە کارلەیەکەکەن لە ڕێی شەپۆلەکانی وزەوە ئاویش بە هەمان شێوە ئەو کارلێکە لەگەڵ ئێمە ئەکان لە ڕێی وزەوەیە ئەیکات نەک ئەوەی کە من ئێستا قسەیەکەکەم چکای کە چوینە زۆر بێ قوتابخانەکان چالاکیمان ئەنجامەیە و پێمانەوتن ئەیانوت چۆن ئاو ئەبی سێدی ئایا ئاو لوغە ئەزانێ یعنی بۆ نمونە من کەسێکی هەڵەبجەین بە کوردی بەڵێ پێیان عەجایب بوو کەسێک کە بە ئەمەریکیدا سوپاسی ئاوەکە ئەم ئاوەی بڵێن هەڵەبجە چۆن لەلو زمانی هەڵەبجەی تێگاویشی ئەمریانیان و ئاو لوغە ئەزانێ ئاو لوغە نازانێ بڵێن وەکو بەم زانینەی ئێمە بەڵام لە ڕێی کارلێکی شەپۆلەکانی وزەوە یعنی ئاواهی ئاوێزانی یەکتریە بن و کار لە یەکەکەن لە ڕێی وزەوەیە ئەتوانم بڵێم وەکو مۆزیک وایە کە زمانی نییە و بە هەموو زمانێکیش قسە فعلا یعنی کار لە هەر هەمومانەکە تۆ کە کاتێ مۆسیقایەکی ئارام لێ ئەی سیرەکەی ئارامە بیتۆی مۆسیقای ئارام کاریگەری هەیە بۆ سەر ئاوەکە باڵێ مۆسیقای ئارام ئەگەر مۆسیقایەکی ئارامی بۆ لێ کریستاڵێکی جوان تەیاتێ بەڵام ئەگەر مۆسیقایەکی بەرزی بۆ لێ کریستاڵەکەی شێواوترە بێت چکای تەسیرەکە لەسەر ئەو سەوتە ئایا بەرز بێ خۆ بڵێن نەرم بێت بەڵێ جیاواز لەمە لەسەر کەلتوری ئاو خواردنەوە هەروەک خواردن چۆن جارە خواردن پێداویستێکی مرۆڤ و بۆ پێداویست بۆ برس کاتێ برسێ بۆ خواردن دەخوا بە سەرچاوی سەرەکی ژیانێتی کەلتوری ناخواردن هەیە ئاو خواردنەوە ژۆکو پێداویستێکی سەرەکی ژیان ئادابی ئاو خواردنەوە کەلتوری ئاو خواردنەوە ئەمە تا چەند ڕەبتی بە ینی پەیوەندی بە ئیشەکەیەوە هەیە لەسەر پاراستنی ئەو بەگشتی وە شێوازی ئەو خواردنەوە و ئاداب و کەلتوری ئەو خواردنەوە بەڵێ حەزەکەم لێرەوە بڕۆمە سەرەوەی ئەم یانی لەوێەوە وەڵامی ئەمەی جەنابیش دێمەوە ئەم زانستە بڵێن کێ ئەوەڵ جار دایهێنا ینی سەرچاوەکەی لە چیوە خۆیەگرێت هۆی زانایەکی یابانی بە ناوی مەسارۆی مۆتۆ ئەم زانایە خێزانەکەی نەخۆشەکەوێت نەخۆشیەکی کوشندە بڵێن کوشندەیە بێت تەبیعی زۆر پزیشک و وڵات و ئەم شارەوە و شاری پێکە چارەسەری دەست ناکەوێت ڕۆژێک لە ماڵی برادێکی پەرداخێک ئاوی بۆیە نە سەیرەکەن چەند وشەیەکی لێ نووسراوە ئەڵێ ئەمە چیاڵێ وەڵ ئەم ئەویش بۆی شەرحەکات تۆ کە کاتی ئەم وشانە لەسەر پەرداخەکەیم ئاوە وەریەگرێەوە کە ئەی خۆی تۆ ئەم وشانە خۆیت یعنی وەکوایە وشەکانت خوارد بێ لێرەوە ئەچێت بە دوای طبی بەدیلە ئەگەڕێواتە یعنی هێنە بەدیلی طبی پزیشکی لای خۆمانە ئەگەڕێ لەوێ ئەگەڕێ بە دوایەوەی کە چارەسەری خێزانەکەی بکە بەس تەنها بە ئاو فعلا چارەسەری خێزانەکەی کات بەس تەنها ئاو ئەیاد بە خێزانەکەی لێرەوە وەڵامەکەی جەنابەکەوە ئێمە کە کاتی ئاوە خۆینەوە گەربەنیەتی چارەسەری نەخۆشیەکەمان بێخۆی باش چارەسەری نەخۆشیەکە تەکات یعنی تەسیراتی ئیجابی لە ناو جەستەی ئەمە ناچێت ناو بابێکی دینیەوە یاخود چی نا ئێستا ئەم بابەتە خۆ کابرا دیندار تەنها بابێکی ڕۆحی هەیە یعنی زیاتر بابەتەکە ناڵێم بابەتەکە ئاوێزانی ڕۆح نییە لەگەڵ ئەماوە ئاوێزانی وزەیە یعنی ئەگەر تۆ بێنیتی جیاوازێک لە بینی وزە و ڕۆحابکەی لێرە هینەکەت بۆ دەرەکەوێت یاین تۆ یەکسەری ئێمە کە کاتێ نەخۆشەکەوین وزەمان تێکەچێت کە کاتی ئاوێک ئەخۆی تۆ بەس ئاوەکە کۆمەڵی وشەی جوانی پێدرابێ اینجا کریستاڵەکەی وێنەکە یعنی شکل کریستاڵەکە شێواو نەبێت کە ئەیی بە کەسێ وزەی بۆ ڕێکەکاتەوە کە وزە ڕێگویەوە کەسە لە نەخۆشیەکە نەجاتیە بێت یعنی ئاوێزاربوونی وزەی ئەو لە ڕووی پێگاتەوە ینی جیاوازی هەیە بۆ ئاوێک بۆ ئاوێکی تر بۆ منە هەندێک ینی بیر و باوەڕ هەیە بۆ ئاوی زەمزەم لای مسلمانان ئاوێکی تایبەتە تایبەندی خۆی هەیە لە ڕووی پێگاتەکەەوە ینی لە ڕووی وزەی کە بە مرۆڤی دەدات لە ڕووی ئەو پەیوەندە وزەی کە نێوان مرۆڤ و ئاوەکەدا هەیە هیچ جیاوازی هەیە بەڵێ ئاوەکان جیاوازیان هەیە سە بۆ نمونە ئاوی زەمزەم تایبەتمەندیی هەیە لە هەموو ئاوەکانی تری نێو گۆی زەوی تایبەتمەندیەکەیەوەی ئاوی زەمزەم هیچ شتێک تەسیری تێناکە خاصیەتی خۆی لەدەست نایە یاسە بۆ نمونە من شتێت ینی هیچ وشەیەکی ئاوات بەڵێ وشەی سلبی تەسیری لێ ناکات بەڵام ئاوی اعتیادی ماڵەکانی خۆمان وشەی سلبی تەسیری لێکە ئەی گۆڕێت خاصێت بەس ئاوی زەمزەم سفەتێکی هەیە قەترە ئاوی زەمزەم کە بەرمیلی ئاو هەموو بەرمیلەکە وەکو خۆی بۆ لێکە خۆی کاریگەر نابێ بە ئاوی ناو بەرمیلەکە بەڵام ئاوی ماڵەکەی ئێمە وانە یعنی من ئەگەر پەرداخێک ئاوی پیس
تێکەڵ بە ئاوی ماڵەکەی خۆم بکەم یەکسەری خاصیەتەکەی ئەو ئاوە پیسەکە وەرەگرێت اینجا ئاوی ڕووبار و بڵین ئیسە بۆ نمونە ئەو ئاوی بەناو شارەکانە ئەڕوات کریستاڵەکەی کریستاڵێکی شێواوە بۆچی چکای تەسیراتی خەڵکی ئەو مانتیقەیە لەسەر ئاوەکە هەیە بەس ئاوێ بەدەشتایی یا بڕوا بە شوێنێکی سروشتیە لەبەرەوەی کەس نزیکی نییە کریستاڵێکی جوانە یعنی لەسەر دڵۆپی باران قسە بکەن دیارە لەم تابلۆە دڵۆپی باران چەندین دڵۆپی بارانیتە ئەمە چۆنیان دڵۆپی باران شێوەی شوێنەکەوەگریان بەڵێ باران کەدا ئەبارێت ئەگەر هەمومان سەرنجمانیە ئەبێ بە تۆپەڵێک ئەکەوێتە سەر ئەرزیانیەوە بە دڵۆپێک ئەمە ئەو مستەورەی کە بڵێن ئەم ڕسمەی گرتووە مستەور طبیعی بە لەحزەیەکی زۆر سەریع گرتوێتی شکای ئەو کە بەری زەویکە و یەکسەری بڵاوە ئەمە لێرە ئەوەت بۆ دەرەخا ئەو کە کاتێ داخڵ ئەبێ یەکسەری وێنە هەگرێ لە هەر شوێنێک بکەوێتە خوارە و وێنەی ئەو مانتیقەیە لەبەرەوە سەیرەکەی ها وێنەی گژوجیا و ئەو شوێنەی کە کەوتۆتە سەری یەکسەری وێنەی گرتووە دەنی دڵۆپی باران وێنەی شوێنەکە وەرەگرێ وێنەیات و ئیجابیاتی شوێنەکە گەر ناخۆش بە شێوەیەکی ناخۆش ئەویش سلبیات و ئیجابیات وەرەگرێت بەڵام عادەتەن ئەو لە بڵین زیاتر لە دەروی ماڵ ئەبارێ لەبەرەوە شوێنی ماڵ و باخۆشتەکان یەکسەری وەرەگرێت من شتێک سەنجی ڕاکێشاوم ئەم تابلۆیە نووسا و شەیتان لێی نازانم هەندێک بشەی پاشا شەیتان ئەمە بەس چی ئەمە زیاتر بەڵێ پەرداخی ئاوە وشەی شەیتانیان پێوتیانی باوەکەیان و تۆ ئەڵی شەیتانی لەبەرەوە شکڵێکی ناشرینی یاوە کریستاڵەکەی بەڵام لێرە پیان و تۆ پاشایت کەسی سەیرەکەی وێنەی تاجێکی وەرگرتووە تاجی سەری پاشایەگانی ئاوە بەخڕی کریستاڵەکانی ڕست کردووە کەواتە تۆ هەر وشەیەگا ڕاستی ئاو بکەی وێنەی ئەوە پێیات ئەم ناوانە چۆن ئێوە خۆتان ناچانەوە ینی شەیتان و نازانم نانا ئێمە هەمووی وێنەکانمان لە هین وەرگرتووە لە ئەتەرنێتۆ لە پەیجی مەسارە ئیمۆتۆ ئێمە ناتوان بەڵێ فعلەن ئەمە لە تاقیگەکانی بڵێن وڵاتانی یابان و ئەمریکا وێنەکان هەنی تاقیگەی ئەوانە ئێمە هێنا ئەی لێرە تاقیگە هەیە ئەو شیان ئەوە بەتەنیا وێنەتان لە ئینتەرنێت وەرتان گرتووە بەڵێ ئێمە بەس تەنها لە ئینتەرنێت و بەڵام خۆمان تاقیکردنەوەمان لەسەر کردو یعنی بۆ نمونە ئێمە پەرداخی ئەومان هێناوە کەسێک کە وزەی تێکچوو بێ پەرداخە ئاوەکە چەند وشەیەکی جوانمان بەسەرا خوێندووە و بە کەسەکە ماوتۆ بیخۆێرەوە تەبێ ئێمە لە بەرەوەی لە بواری وزایی شەکەین کە کاتی ئاوا دەست ئەین لە سەردەسی کەسێ هەستەکەی تۆ بە وزەی کەسەکە ئایا وزەی تێک چوو بێ یا وزەی هەڵسەی بێ تۆ هەر هەمومان گەرماییەک لە دەستمانە هەیە وانە ئەو گەرمیە وزەی تۆیە ئەگەر گەرمێکی سە بۆ نمونە کەسی وا هەیە بەحاڵ دەستی لێ نزیکەرۆ دەستت لابەی یعنی گەرمێکی بێتاقەتکەری هەیە بۆ نمونە کەسێکی هاشە فێنکاییکی هەیە یعنی حەزەکەی دەست لەسەری بهێڵیتەوە یعنی لەبەرەوەی بە پێی بارودۆخ و زروف و بیر و بۆچوونی کەسەکە وزەکانمان جیاوازە وەکو چارەسەر بەکاتهێنا باس وەکو چارەسەر بەکار ئەکرێت ئەم نووسینانە ئێمە لە ماڵەوە یان لەسەر پەرداخەکانی خۆمان لە ماڵەوە ئەم شتانە بنووسینانی خۆتان بۆ منە بەکاریان ینی بەڵێ ئێمە بڵێن وەکو نووسین بەکاری نایێنین بەڵام وەکو ئەوەی کە تۆ کە کاتی ئاوێکە خۆیتەوە گەر لە حاڵەتی بڵێن ینی باری دەرونیشت تێکچوو لە کاتی ئەو خوانەوەکە خۆت هێمن کەرەوە اینجا ئاوەکە بخۆبووی ئاوەکە ئەو بارە ناتە دروستی تۆ وەرنەگرێ و سەر لە نوێ داخلی ناوجەستی خۆتی بکەیتەوە تەنها نووسینی وشەکان گرنگ نییە بەڵکو لە ڕووی ڕۆحی و ئامادەسازیەک هەیە ئەگەر کەسێک نیتوانی بڵێن مسەیتر بێ بەسەر باری دەرونی خۆیان ئەکرێ ئیسفادە لە نووسینەکە بکات نووسینەکە تەسیری خۆیە بێت لەسەر ئاوەکە بە هەر زمانە بێ کێشەنێ دیارە بە خودی نووسە بە کێشەنێ چکەوتمانە و تەسیر لەگەڵ وزاکات نەک لەگەڵ لغا ئەوە لە زۆرجار لە مناسبەی دینیە یان لە شوێنەیان کە ئەچنە ماڵان زۆرجار شێخێکیان مەلایکە چدا ماڵێک بەسەر ئاوەکە ئەخوێنن اینجایان ئەڵێن بیان بە مناڵەکەت باشیان پێ با ماڵەکە بخواتەوە باشە و بەرەکەت تیا نازم ئەمە تەسیراتی خۆی هەیە هەیە ئێمە بڵین بۆ نمونە و شەی بسم الله الرحمن الرحیممان هێناوە لە ڕسمەکانە لەوێ هەیە کریستاڵێکی جوانی هەیە لەمەیانانە ئەفولێرە هەیە ئەگەر لێرە بە هاوکاری بکەم بەڵێ ئەمەیانە ئەمە وشەی بسم الله الرحمن الرحیم سەیرەکەی تۆ کە کاتی بەسەر ئاوەکە خوێنی کریستاڵی ئاوەکەت شێوەیەکی جوانی پێیا و سوودبەخشە بێت اینجا ئەمە هەر تەنها بۆ شەی ئێمە نەیکردو مەسارە ئیمۆتۆ هەموو شەپیرۆزی بڵین دیانەتەکانی تریشی هێناوە یعنی ئەوانی ئەمە بۆ هەموو دینێکی بەڵێ وشەی یعنی بەبێ جیاوازی وشە پیرۆزەکانی لەلای هەر قەوم و دیانەتێک هەمووی هێناوە هەمووی تەسیراتی خۆی هەبووە بەڵام جیاوازیەک هەر هەیە بڵین لە بینیانە
چ جیاوازیەکە لە بینی جیاوازیەکە ئەوەیە بسم الله الرحمن الرحیم لە ئاینی ئەوان شتێکی ترە چ جیاوازیەکە لە مانەوەی وزەکەیە یعنی وزەی و بسم الله الرحمن الرحیم زۆر ئەمێنێتەوە بڵین کە لێرە بەڵام ئەوەی ئەوان پچڕە زوو بڵین تیاچێت تەسیراتی هەیە و بەڵام ئەو تابلۆی دیکەشان هەندێک وشەی نووساوە پێما بێ وشەکانی هیتلەر و ئاوی بەستەڵەکەوانە مەبەست چیە؟ بەڵێ ئێمە ئەوەی تابلۆی ئەو لایەن وشە سلبیەکانە ئەمەشیان وشە ئیجابیەکانە طبعی ئێمە هینمان هێناوە وشەی هیتلەر زیاتر باسی لە کوشتار و ئەم شتانە کردو حرب و شەڕ و هینەکان ئیستەش وشەکانی کە کاتێ وشەکەی ئەنووسن و پەرداخی ئەو لە پاڵ وشەکەی ئادانێن شکڵی کریستاڵەکەی ناشرینە بێت يعني ئێستش کە خۆی نەماوە لەبەرەوەی وشەی شەڕ خۆی هەر بۆ خۆی يعني کوشتن و ئەوانە وزەتێکەیات بەشەکەشی بەماش بۆ کەسێک لەسەر پەرداخەکە ئاوان نووسرا بێت و وشەکە ئیجابی بێت بەڵام لە ناخیە سلبیە ئەوە چۆنە ئەم وزەکەی بۆ ڕێکە بێتەوە بەوە بەڵام ئەگەر ناخی سلبی بێ و کاتە گەر زیاد لە حەد سلبی يعني ئەگەر نووسراش بێت بەس ئەبێ لە ناخی خۆتە بە هەمان شێوە لەگەڵ نووسراوەکە بیان بەڵێ ئەزانی چۆنە کەوتۆتە سەرەوەی ئەم کەسە وزەی چەندێک تێک چووە ئەگەر بە سلبیەکە وزە تێکچوونەکەی ناهاوسەنگەکەی کەم بێت ئاوەکە بۆی هاوسەنگەکە بەس ئەگەر زۆر بێ و کاتە بێژ لەسەر خۆشی بکات بەڵێ ئێوە دیارە لەو باردە کار دەکەنە بێ شارژێکی باشتان هەبێت لەسەر ئاو پێکاتی ئاو بەگشتی ئێستا ئەو ئاوەی کە خەڵک بۆ خواردنەوە بەکاری دێنێت تۆ باس لەوە کرد ئەو ئاوەی کە زیاتر لە شوێنانەی بەکاری کە مرۆڤی زۆر تێدایە بۆمە لە شارەکانە لەو شوێنانی کە خەڵکی زۆر هەیە زیاتر کاریگەرە بە مرۆڤ ینی مرۆڤ کاریگەری زیاتر لەسەر پێکاتی ئاوەکە لە ڕوویزە و پێچوانی و ئاوەی کە لە شوێنێکی سروشتیایە بەگشتی و ئاوە چۆنە ینی ئەو وکوای کردووە ئەوەی کە ئێمە بۆ منە لە شارەکانە بۆ خواردنەوە بەکاری دێین ینی کاریگەری ئێمە بە جۆرێکەکە ینی کەمترین بەهای هەبێت لە ڕووی وزەوە و ئاوەکە بەڵێ خۆی کەوتۆتە سەر ئێستا ئێمە هەموو ماڵەکانمان ئاوی تێت ینی خۆی باشتر وە هەیە ئاو نەمێنێتەوە لە شوێنە بەڵام بەدا خۆیمە هەموو تەرکیمان داناوە و ئاوێک فترەیەک تیایامێنێت و چکە ئەگەر ئاو نەمێنێتەوە ئەگەر بە مەرحەلەی خراپبوونی شابڕوە خۆی سەر لە نوێنوەیە کات و یعنی وسیفەتەی هەیە ئێمە ئاوی بڵین ناو شارەکان فعلەن بەهۆی بڵین بیر و بۆچوونی خۆمان و ئەو ئەگەر بڵین بیری سلبیمان هەڵگرت بێتە سیرمان هەیە لەسەری ئاوی ڕووبارێک کە بەدەشتاییەکە ئەڕوان لەبەرەوەی لە سروشتایە کریستاڵەکانی جوانە بەڵام ئەکری ئێمە ئاوی ماڵەکانمان بڵین خاوێن بکەینەوە بۆی کە ئێمە بڵین بۆ نمونە بەردەوام ئاگامان لەباری دەرونی خۆمان بێ ئاگامان لەو خەیاڵاتەکەنەوە مەبەستانیانەوە ڕۆژانە بێ لە تەنکیەتەوە بێت نا باشتر وا هەیە تۆ بەیانیان کە هەڵ ئەسی پێشەوەی ئاوی تەنکیەکەت بەکاربێنی تۆ زێبا لەبەری بڕوە ئەجا دەستکە بە بەکارهێنانی بۆی ئەم ئاوە حرەکە و جوڵەیەکی تێبکەوێت سەر لە نوێ خۆی تازە بکاتەوە خۆی نوێ کاتەوە بە جوڵە و حرەکە بەسەگەر بەمەین بمێنێتەوە زەکەی زستانە لەوانەیە ئەو ئیشە بکەم بۆ ئەوەکەی سارد برن تا گەرمەکە گەرمەبێت سپاسەکە نەگەشتێکت ما ببیڵیت دەستان خۆش بێ و سپاسانەکەم ئێمە تاوی پرۆژەکەمان بەردەوامە بۆ هەموو شوێنێک ئەڕۆین هەموو زانکۆ پەیمانگاکان حەزەکەمەوەی کە گوێی لێمانە گەر هەر شوێنێک پێی خۆش بوو ئێمە پرۆژەکەمان لێ بکەین یان ئەتوانن بانگێشتمان بکەن و ئێمە لە خزمەتیانە بین سپاس بەریخان بەخێر بێ جارێکی کە و بەرنامەکەمان سپاس